گەشتنی ترمی مامۆستا شوانەورامیە بۆ دووە مەنزڵگای دنیایی لە گۆڕستانی عەنەبی پارێزگای هەڵەبجە. سەدان کەس لەسەر گۆڕستان ئامادەن بۆ کۆتا ماڵاوایی. دوای بە خاکسپاردنی مەراسیمێک ڕێکخرا و مامۆستا محەممەد بامۆکی بە ناوی سەرۆکی کۆمەڵ وتارێکی پێشکەش کرد و ڕۆڵی مامۆستا شوانەورامی لە ڕابوونی ئیسلامیدا بەرز نرخاند. مامۆستا عەلی باپی سەرۆکی کۆمەڵی دادگەری و سەرکردایەتی کۆمەڵ سەرخۆشی خۆمان لە بنەماڵەی بەڕێز کاکشوان و کەسوکاری و خزم و دۆست و هەموو هاوڕێ و هاوسەفەر و هاو ڕێبازی ئەەکەین. خوای گەورە لێی خۆش بێ، جێگای بەهەشت بێ، خوای گەورە لە فیردەوسی عەلادا شوێنی بۆ ئامادە بکە. کاکشوان هەمووتان ئەمانە لێرن لەوانەیە هەمووتان بیناسن و هەندێک زۆر لە نزیکەوە بیناسن. کوڕێک بووە هەر لە سەرەتای گەنجی و لاویەوە لە خزمەتی ئیسلامە بووە، هەر لە مزگەوتەکانی هەڵەبجەوە تا کۆچکردن و ئاوارەبوون، تا جیهاد و خەبات، تا خزمەتکردن لە بوارەکانی ئیعلام و ڕاگەیاندنە لە هەموو بوار و مەجالێکان پیاوە بوو بێ خزمەتی کردووە. خۆنەویستانە، دڵسۆزانە، لێبڕاوانە، ئەوانەی کەواوەکو بیناسن لە نزیکەوە شایەتی بۆ دەن کە منیش خۆم لە نزیکەوە ئەیناسم و لەگەڵ زۆر قۆناغ و زۆر مەرحەلە ناسیومە و لە نزیکەوە ئاگاداری کردەوەکانیمی. خوای گەورە ئەو ماندووبوون و جیهاد و خەبات و ماندووبوونی ڕابردووی لێوەرگرێ کە ئەو لەوانەیە لە هەشتاکانەوە ئیتر کۆچی کردووە و هیجرەتی کردووە و ئەم وڵاتی بەجێهێڵاوە لەبەر زوڵمی بەعس و سەدام لە جیهاد و خەبات و خزمەتکردن بە ئیسلامە بۆ بە هەموو شێواز و جۆرەکانی. سپاسی هەموو ئەو کەسانە ئەەکەین کە لە سەرەتای نەخۆشیەکەی باوکمەوە بە هەر شێوازێک بە سەردانێک بە دوعایەکی خێر بە هەر شێوازێک هاوکارمان بوون، زەحمەتیان لەگەڵا کێشاوین. سوپاسی هەمویانەکەین، دەستی ماندووبوونی هەموو لایەکیان نەگوشین. ئێوە هەمووتان بە کەسوکاری خۆمان ئەزانین، ئەرکتان کێشاوە سوپاسانەکەین بەخێر بن سەر و سەر چاومان نزا و دوعا بکەن بۆ باوکی خۆشەویستیشمان ئینشاءالله. خوای گەورە ئەم شەو ئەموو ئەو ئەزێت و ماندووبوونانەی لە ڕابردووە بینیوێتی و شەشتوێتی بۆی کردوێتە ئەجر و پاداشتی قیامەت. هاوڕێیانی مامۆستا شوانەورامی باز لە خەباتی دانەبڕاوی دەکەن لە بزافی ئیسلامەتی و قۆناغا جیاوازەکانی ڕابوونی ئیسلامیدا. ماندوو نەناسانە لە ڕێگەی چەک و قەڵەمەکەیەوە خزمەتێکی بەرچاو و گەورەی پێشکەش کردووە. توانایەکی ئەعلامی هەموو خەڵکی کوردستان شایەتی بۆدا، بە تایبەتی ئیسلامیەکان. کاکشوان کۆڵی نەداوە، مانوو نەبووە، لەو خەباتەی کە دەستی پێکردووە مانوو نەبووە. هەموو ڕەفیقەکانی شایەتی ئەوەی بۆ دەن کە کاکشوان پیاوێکی کۆڵنەدەر بووە، سەنگەری ئیسلامی شۆڵ نەکردووە. میشە ئاگامان لە یەکتر بۆ بە یەکەوە بین و کاکشوان قەڵەمێکی جوان و ئینسانێکی لەسەرخۆ هێمن و نووسەرێکی بەتوانا و بە ئەزمون و ڕۆژنامە نووسێکی سەرکەوتوو بووە. و لەو ساڵەوە منەی ناسم ئەو خزمەت بە بواری ئەدەبی ئیسلامی و ڕۆشنبیری ئیسلامیەکە. بەرنامەکەشمان بۆ دانابوو بۆ ئەوەی کاکشوان ئەوەی کە نایناسێ زیاتری بناسێ لە ڕێگای ئەم سالاکیەوە ئەوە بتوانین بە هەموو لایەکمان خزمەتێکی باش بکەین بە ژیانەوەی ئەو شوێنەوارانەی کە هەیەی. بەڵام نەچوە بچی شەڵا لە ئێستا بەدواوە ئەوەی کە گرنگە بە هەموو لایەکمان چاومان بێ لە خانەوادەکەی، چاومان بێ لە ڕێبازەکەی، لە مەعریفەکەی، لەو خەرمانەی کە بۆی بەجێهێشتوون ئینشاءڵڵا. من بۆ خۆم لە ساڵی 1970ەوە کاکشوانم وەکو قدوەیەک بینیوە. مامۆستا شوانەورامی کەسایەتی ئیسلامی و نووسەر و ڕۆژنامەنووسی دیاری ڕابوونی ئیسلامی و بەرپرسی بەشی ئەرشیفی کۆمەڵی دادگەری بۆ کاری نەخۆشی و پاش ململانەیەکی سەخت ئێواری ڕۆژی هەشتی 2025 کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی گوندی عەنەبی هەڵەبجە بە بەشداری سەدان کەس لە کەسوکار و هاوڕێ و خەڵکی هەڵەبجە بە خاک سپێردرا. هاوکات مامۆستا شوان کەسوکاری لە تاوانی کیمیای بارانی هەڵەبجە شەهید بوون و تاقانەی کیمیا بارانەکە بووە لە خێزانەکەی تەنیا خۆی ما بوویەوە. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.